او گۆرانیش دشکەشە بە کاکە عەلی ئۆبامای خۆشەویست، دشکەشە بە کاکە سەعد و شێرزاد بەریتانی و شەمۆ شاعینە، هیوادارم بەدڵیان بێت. بەیادی ئوستادی ناودار مامۆستا فەرازیرەک، پاشای هونەر، ئوستادی ئیشق، هیوادارم بەدڵیان بێت.
رمضانش تشکە شەبەکاکە شەمۆشا عینەی خۆشەویست وەبرای عەلی ئۆباما وابا مصير
خۆشەویست پێشکەشە بە کاکە سەعەد گۆرانیە بە تایبەتی پێشکەشەوە کاکە عەلی بەریتانی و شەمۆ شاعینەی برای بۆ شێرە بەریتانی پێشکەشتان بێت هیوادارین بەدڵی هەموو لایەک بێت جان لا شوي دبون بينا
دبرم يا رخانم بو يادقاري وين كانت دبرم يا رخانم